La Fuerza Armada Nacional Bolivariana informa al mundo entero. وەزیری بەرگری ڤەنزوێلایە وەسیلە هێرشەکەی هێزی دەڵتای ئەمریکی کرد لەنێو جەرگەی وڵاتەکەیاندا. هێزی دەلتا کێیە؟ کەی دامەزرا و چ کارێکی کردووە لە ڕابردوودا؟ یەکێکە لە نهێنیترین هێزە تایبەتەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە ساڵی 1970 لەسەر فەرمانی جیمی کارتەری سەرۆکی ئەو کاتی ئەمریکا دروستکراو. ئەقی چارلز بیکوس دامەزرێنەری بوو کە ئەفسەرێکی هێزە تایبەتەکانی ئەمریکا بوو. دوای کەمتر لە 3 ساڵ لە دامەزراندنی لە ئۆپەراسیۆنێکی چنگی هەڵۆی 1970 بۆ ڕزگارکردنی بارمتە ئەمریکیەکان لە تاران بەشداری کرد، بەڵام شکستیان هێنا. دواتر بودجەی زۆر زیاتری بۆ تەرخان کرا و گەورەکرا. لە سەرەتادا دروستکەری ئەو هێزە سەربازەکانی هەڵدەبژارد و بە ئامێری مرۆیی ناوی دەبردن. بارەگای هێزەکە لە فۆرت لیبرتیە لە ویلایەتی کارۆلینای باکوور. ئەم هێزە زۆربەی کات جلی مەدەنی دەپۆشن و ڕیش دەهێڵنەوە و ناونیشانی سەربازی ئاشکرایان نییە و ناسنامەیان بەنهێنی دەهەڵدرێتەوە. سەربازەکانی ئەم گروپە لە کاتی وەرگرتندا ڕوبەڕووی چەندین تاقیکردنەوەی جۆراوجۆر دەبنەوە. ئەم تاقیکردنەوانەش خۆی بینێتەوە لە تاقیکردنەوەی ماندووکردنی مێشک و چاپێکەوتنی دەرونی و تاقیکردنەوەی مانەوەی زۆر بەتەنها لە دۆخە سەختەکاندا. یەکێک لەو تاقیکردنەوە زۆر سەختانی ئەم سەربازانە دەبێت تێیدا دەربچن ڕۆشتنە بە درێژی 64 کیلۆمەتر بە کۆڵە پشتێکی خۆشسەوە. لە کۆی قۆناغەکانی ئەم تاقیکردنەوەیە تەنها لە 5 بۆ 10 بەشداربووان دەتوانن سەرکەوتوو بن. ئەو سەربازانەی لەم گروپەدا وەردەگیرێن یەکەم شەکریان دەوترێت کە چاوەڕوانی وەرگرتنی هیچ ڕێز لێنانێک و مەدالیایەک نەکەن، چونکە کەس نابێت بزانێت کە ئێوە چیتان کردووە. ئەم هێزە ناوێکی گەورەیە لە مێژووی عێراقدا، چونکە بەشداری کردووە لە دەستگیرکردنی سەدام حوسێن و کوشتنی ئەبوو موسعەب زەرقاوی و کوشتنی ئەبوو بەکر بەغدادی. ئەم گروپە لە ساڵی 2015 لەگەڵ هێزەکانی دژە تیرۆری کوردستان چەندین بارمتەیان لە حەویجە ڕزگار کرد. ئەم سەربازانە ئازادن لە هەڵبژاردنی هەر چەکێک کە خۆیان زیانەوێت. شەوی ڕابردووش نیکۆلاس مادۆڕای سەرۆکی ڤەنزوێلا و هاوسەرەکان لە نێو کۆشکەکەی خۆی دەستگیر کرد.